کۆمەڵێ زەرەرمان لێکەوت کۆمەڵێک کراتە سەرمان یعنی بەڕاستی ئێسش بیانەیە بە مۆسعێ لەم زروفای سەحەم کەرەنتینەمان کردو بکرێتەوە ماڵەوە بۆ ئێمە دەری نایەنێ دوکانەکە لەکوێ چەند کرێتی من خۆم دوکانم لە لای محکەمەی کۆنا من بە شاگرد و مەسرف و کرێ دوکان و مەخزەنەوە تقریبی هەموومان نزیکەی 25 گەڵا مەسرفمە کرێ کەواتە داواکاری سەرەکیتان من داواکاری سەرەکیمان ئەوەیە یان حکوومەت شتێکمان بۆ بکە قەرەبووی ئەم مانگەمان بۆ کاتۆکە کەرەنتینەمانەکەن ئێمە هیچ شتێک ناڵین قەرەبووشمان بۆ ناکەنەوە ئێمە ڕۆین دوکانەکانی خۆمانەکەینەوەوانێ چونکە ئێمە هەموومان کاسبکاری ناو بازاڕین ئێمە علی کاسبی ناو بازارم خۆم سەتاشم خاوەنی سەتاشخانەم ئێمە پێمان خۆشە بەڕاستی وەکو ڕۆژانی تر وەکو ڕۆژی ئاسایی دوکانەکانمان بکرێتەوەوانی و کار و کەسابەتی خۆمان بکەین بەڕاستی بۆ مەوزوعی کۆرۆناش من ناڵم نییە ئەم نەخۆشیە هەیە داواکەین لە بەرپرسان و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم بڕیارە شوێنێکی بۆ بکەن و پیاچنەوەوانی بەڕاستی ڕێبەم خەڵکو ژار و فەقیرە بن کە کەسابەت و ژیان بژێوی خۆیان بکەن چونە لای قایمقام بەڵێ چونە لای قایمقام گوایە من نوێنەرمان نردووە بەڕێزی تویانات بۆ هەفتا کردمان لە شەش ڕۆژەکەمان و بە 72 ساعات بەڵام ئێوە لە بەیانەوە توانن ئیشی خۆتان بکەن دوکان بکەنەوە بەڵام هاتووچۆ نابێت من دوکان بکەمەوە جەنابە نەی بۆ لامەوە پیاوە نێوەیەکی تر نێت ئێمە نەبێ دانیشم لەبەرەوە ناکرێت ئەبێ بازار ئاسایی بێتەوانێ ئەبێ هەموو عام خەڵک تۆ بێ دوکان بکەیتەوە من برسیمە بێ لە بازار سەتاشم ئیشەکەم نیوەڕۆ بچم نان بخۆم بێویستیم بە دەست نوێژەکە نوێژێ بکەم مزگەوت بکرێتەوانێ بەڵام حەلی ئەوەی بەرێکەوتن نەبێ خەڵک خۆپارێزی بکات